خێر بێن. بەڵێ من ناوم عومەر سەلیمە، وەکو جوان نووس لە ساڵەکانی هەشتاوە من خولیای خۆشنووسی بووم لە سەرەتای ساڵەکانی هەشتاوە. تقریبا لە 85ەوە بە شێوەیەکی عام دەستم کردووە بە ممارەسە لە بواری جوان نووسیە. زیاتر لە سەر کوڕاسی ئەو کاتە ئەوە هەبوو کوڕاسی هاشم بەغدادی، چونکە هیچ سەرچاوەیەکی کە نەبوو لەو کاتە، ئەم پێشکەوتنی ئێستا و تەکنۆلۆژیان نەبوو، هەموو شتەکان بەجوود و داچوون هەبوو. زۆر خولیای جوان نووسی بووم، هەر لە دەستپێکی خوێندنمەوە ئەوە بوو. ئەلحەمدوللا جێدەستم دیار بوو، هەر لە مەکتەب هەستیار کرد کە من بارەیەکم تایە وەکو جوان نووسی. منش بۆ خۆم ئیدامێکی زۆرم بەوەدا و دواتر کە هاتمە ناوەندی قۆناغی ناوەندی بە دوای سەرچاوی زیاتر ئاگەڕام و ممارەسەم پەیدا کرد. بەردەوام خەریکی کار بوو تا ئێستا بەبێ دابڕام. من خەریکی جوان نووسی بوو، زیاتر لە 30 ساڵە دوکانم هەیە تا ڕادەیە کردومە بە پیشە. بەڵام لە پاڵ پیشەکە من خۆم زیاتر ئارەزوی تەمرین و چوونە ناو دنیای جوان نووسیەیە، لەبەرەوە بە دوواداچوونم هەبووە بۆ وڵاتە عەرەبیەکان، بۆ دەرەوە، بۆ تورکیا و بەشداری پێشانگا و پێشبڕکێ نێودەوڵەتیەکانم کردووە لە وڵاتی ئیمارات و بۆ سووریا و لە ناو عێراقا، داخل، خاریج، بەغداد، مەسەلەن کوردستان. و لەم دوایەشە ممارەسەی باشمان هەبووە لە جوان نووسیا و بەشداریمان کردووە لە پێشبڕکێکانە و لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکانە. ئەلحەمدوللا لەسەر ئاستی عام ئێمە خاوەنی بەرهەم و ئینتاجی باش بووین و خەڵات و مەدالیامان لەسەر ئاستی عێراق و کوردستان بە پلەی یەکەم بەدەستێناوە، بە تایبەتی لە خەتەکانی دیوانی و ڕوقعا و هەروە لە نەستەعلیقا هەر بڕوانامەم بەدەستێناوە و خاوەنی شەهادە و مەدالیا و دەستکەوتی مادیش بووین تایدا. من ناوم بورهان محەیدینە، دەستەی دامەزێنەری گروهی جواننووسانی سلێمانیم بۆ پێشتیش تا ساڵی 2010 ئەندام لە کۆمەڵی خۆشنووسانی سلێمانی سەرەتای کاری هونەری جواننووسی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2008 لە لای زۆر بەڕێز دکتۆر عومەر سەلیمی خەتات کە ئەو کات بەشدار بووم لە یەک دوو خۆلی کار عومەرە و ئەوەش بووە هاندانم بۆ ئەوەی کە ئیتر من پەرە بە هونەری جواننووسی بدەم. و پاشان لەم ساڵانی دواییدا لای بەڕێز کاک نەهرۆ قادر ڕەشید خۆلی دووەم بینیوە بخۆم و ئەوەش بووە پاڵپشتێک بۆ ئەوەی کە ئیتر پەرە بە هونەری جواننووسی بدەم. و لەناو هونەری جواننووسیشە ئێمە ئەو خەتانی کە لای مامۆستا و لای مامۆستایانی پسپۆڕ خوێندومانە زیاتر خەتی ڕوقعەیە کە ئێمە دەستمان پێ کردووە و خەتی ڕوقعەش سەرەتایە کە بۆ فێربوونی جۆرە نووسینەکانی تر ئەتوانین بڵێن جۆرەکانی نووسین زۆرن، هەروەکو چۆن لە فۆنتی کۆمپیوتەرا کاتێک کە ئەتەوێت جۆرێک لە نووسینەکان نووسی یەک ڕیست یان لیستێک بۆێنێت نووسینەکان بە هەمان شێوەش لە لای خۆشمان کۆمەڵێک نووسین هەیە، بەڵام دیایەتیان زۆری نووسینەکان دەتوانین بڵێن ئەمانەی لای خوارەوە کە ئێستا باسێکم ئەوانش خەتی نووسخ کە خەتی قورئانی پیرۆزە و خەتی ثولث و خەتی کوفی کە ئەویش کۆمەڵێک جۆری هەیە و خەتی دیوانی و خەتی دیوانی جەلی مەغریبی کە ئەوەی جۆرێکی تایبەتە بە مەغریبەکان خۆیانەوە ئەمانە زیاتر لە لای خۆمان ناساون. بەنسبەت هونەری خۆشنووسیەوە هونەری خۆشنووسیش وەکو هونەرەکانی تر گرنگی و بایەخی تایبەتی خۆی هەیە. ئەم هونەری خۆشنووسیە ئەگەی بڵێم زیاتر نەبێت لە هونەری شێوەکاری و پەیکەرسازی کەمتر نییە. بەڵێ جا مێژوویەکی کۆنی هەیە ئەنی هونەری خۆشنووسی، ئەتوانم بڵێم 2000 ساڵ 2005 ساڵ پێ ئێستا ینی ئەم هونەرە دروست بووە. جا بەنسبەت هونەری خۆشنووسیەوە نووسین کتێبێک ئەگەر بە جوانی بنووسێت زیاتر ینی خوێنەر ئیسرائیلی ئەکات و تامۆ چێژی پێ ئەدات. هەروەها لە بازار و لە شوێنە گشتێکیانە ئەگەر نووسینەکان بە شێوەی خەتاتی خۆشنووسی نووسرابێ زیاتر ینی شار جوانتر و ڕازاوەتر ئەبێت.
هنری خۆشنووسی زیاتر لە چەند جۆر خەتێکمان هەیە بڵین زیاتر لە 10 جۆر خەت هەیە کە لە زمانی عەرەبیە ئاماژەی پێکراوە خەتی سولوسمان هەیە خەتی حیجازمان هەیە حیجازی پێڵن ئەم خەتە لە سەردەمی نبووەتە ئەم قورئانی پێنووسراوەتەوە خەتی حیجازی هەروەها دوابەدوای ئەوە لە ساڵەکە دوابەدوای ئەوە خەتی سولس دروست بووە خەتی سولسیش بە هەمان شێوە ئیسپایی لەکراوە و لە کات و ساتی خۆیان بەکار هاتووە بە تایبەتی لە نەقوش و زەخرەفەی مزگەوتەکانە لەو سەردەمانە بەکار هاتووە خەتی نووسەر دوایی پیا بوو کە ئێستا حالیان نووسینی قورئانی پیرۆز بە خەتی نوسخە لەلایەن قورئان خوێنی بەناوبانگ عوسمان تەهاوە کە ئێستا لە زۆربەی وڵاتانە چاپەکەی ئەو بەکارێت خەتی نوسخ هەروەها خەتی دیوانیش هەیە کە خەتێکی جوان و سەرنجڕاکێشە لە عالەمی عەرەبیە خەتی فارسی هەیە نەستعلیق هەیە بەڕاستی ئەویش خەتێکە لە وڵاتی خۆی و شوێن و مەکانی خۆیە کە جوانی خۆی هەیە خەتی ڕقعشمان هەیە خەتی سادە و جوان و سادە کە خەڵکی هەتا خەڵکی ئاسایش کە ئەگەر خەتەکان نەناسێت ئەم خەتە ئەتوانێت بە ئاسانی بخوێنێتەوە خەتی توغڕاشمان هەیە ئەم خەتە بەڵام خۆی 6 جۆر خەت هەیە کە زیاتر یعنی کاریگەریان هەیە کە سەرەکین ئەوەی کە ئێستا باسم کرد خەتی توغڕاش هەیە کە هەڵقوڵاوی دروستکراوێ لە نێوان دووسێ خەتا پێک هاتووە و دروستیان کردووە لەگەڵ چەند جۆر خەتی تریش خەتی مستەقیمشمان هەیە خەتی نوسخی مستەقیمیش ئەوەی کە ئاماژەم بکە قورئانی پێش بۆ نووسراوەتەوە خەتی مستەقیمیش دروستکراوە بە شێوەیەکی ڕاستی ڕاست ئەنووسێت و جوانی خۆی هەیە ئەویش طبعا هونەری جوانووسی هەر لە کۆنەوە هاتووە و ئێستا ژێمە خەریکی ئەم هونەرەین زۆر خەتمان هەیە یەکێک لەو خەتانە خەتی ڕوقایە بە دەرگای کردنەوەی هەموو خەتەکانی تر دانرێن خەتی سولسمان هەیە خەتی دیوانیمان هەیە خەتی فارسیمان هەیە خەتی شکستەی فارسیە شکستەی فارسیمان هەیە زۆر خەتی تریشمانەیە کوفی ئەوانە زۆرنی بۆ شار و شارچەکان بەکار نایان بەڵام بە تایبەت خەتی ڕوقا وەکو شێوەیەکی دەستجوڵانەوەی کەمیتیایەوە ئاسانە سوک ئەیا بەدەستەوەی ئەوەی کە کەسێک کە نووسەرە ئەم خەتانە توانی بەکاربێن خەتی نووسخیش تاوان یەکێک لە خەتە جوانەکان کە بۆ نووسینەوەی ئاەتەکانی قورئانی پیرۆز بەکار هاتووە خاڵی ئاو بەشمان هونەرە هەردووکمان دوای هونەر کەوتوین ئێمە بە شێوازی گرافیک دیزاین کۆمپیوتەری ئەوانیش بە شێوازی دەست و ئەوەی کە لە هونەری جەستی خۆیانە بەدەست بە نازانم بەدەست بە خەپاتی ئەکێشەوەی ئێم ئەوانەی کەن بەدەست و بەخەت ئێمە بە کۆمپیوتەر و بە گرافیک دیزانێکی بەنامەکانی گرافیک دیزاین وەکو کاری خۆم لە سلێمانی لە ساڵی 2008 وەک سەرۆشی کۆمەڵەی خۆشنووسانی ئەو کاتە بووم بە سەرۆشی کۆمەڵە هەتا 2012 وەک سەرۆشی کۆمەڵە من بەشداریم هەبوو لە 2012 لەسەر خواستی خۆم کاندید نەکردەوە بە دامان بەدەستەی دواتر بەڵام لە 2015 بە حکمیەوەی کۆمەڵە دۆست و ئارەزومەندی باشمان هەبوو داوایان کرد کە گرۆپێک دروستکەین گرۆی جواننووسانمان دروست کرد گرۆی جواننووسانی سلێمانی ئێستا وەکو سەرۆشی کۆمەڵی سەرۆشی گرۆی جواننووسان بەردەوامم و سەرۆشی ئەو گرۆیم و کار و چالەکی زۆریشمان
ئەنجام ماوە لەسەر ئاستی دەرەوە ناوە و بە شێوەی ئەلکترۆنی بەشداریمان لەگەڵ نێودەوڵەتیا کردوێت لە وڵاتان و نەتایجی باشمان بەدەستێناوە و سەرپەرشتی کارەکانیانمان کردووە لەگەڵ ڕوادی کوردستان کە لێ من وەکو مقرڕ و بڕاردەری گشتی و سەرەکی وابووم بۆ تەحشینکردن و ئەو مەسەلەن تابلوانەی کە خەتاتان لە ئاسی عالم بەشداریان نەکرد. ئەگەر بێنە سەر ئەوەی کەیتە باسی ئەو خەتە بکەین کە بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان ئێمە چی جۆرە خەتێک بەکارێن ئەو بە دڵنیایەوە بەبێ ئاگایی خۆمان ئەتوانین بڵێن خەتی ڕوقا بەکارێنین. خەتی ڕوقەش وەک لە مێژووە باسێکە بڵێن لە چیوە هاتەوە لە ڕوقاەوە هاتووە. ئەم ڕوقاش بەمانای ئەوە دێت کاتی خۆی کە بۆ منە کاخەز نەبووە لەسەر پێستی ئاژەڵیان ئەوان وەڵێن لەسەر پێستی ئاسک نووسراوە هەر پێسێک کە لە جیاتی کاغەز بەکارێناوە پێوتاوە ڕوقا. ئەو خەتی ڕوقە لەوە هاتووە. ئەم خەتەش کە ئێمە بۆ ژیان ڕۆژانەمان بەکارێنین لەبەر چەند هۆکارێکە لەبەرەوەی ئەم جۆری خەتێکی ئاڵۆز نییە، خەتێکی سادە و ساکارە و خەتێکە پیتەکانی کورت و پوختن و ناتوانین بە هیچ بیانویەک ئێمە ئاڵۆزی کەین هەر لە خۆمانەوە کۆمەڵە حرەکەی بۆ دابنێن وەکو پیتەکانی تر یان وەکو جۆرە نووسینەکانی تر کە ئەوان مەفروزە هەمووی بۆ دابنێ بۆ نووسە غەتوانی هەموو حرەکە و جوڵە و هێنێکی بۆ دابنێ. بەڵام لە خەتی ڕوقا خەتێکی سادە و ساگارە تەنها چوار حرەکە هەیە بۆت هەیە کە تیا دابنێت ئێتر باقیات بە سادە و ساکاری مێنێتەوە و نایە بە هیچ بیانویەک تۆ ئەم خەتە تێکەڵ و ئاڵۆز بکەیت و خەتەکەش بۆ زیاتر ئەوەیە کەیتر تۆ بە خێرایی یان لە دوورەوە یاخود لە نزیکەوە توانی ئەم جۆرە خەتە بخوێنیتەوە. خەتەکان لە شوێنانە بەکاریە شوێن و تایبەتی خۆی هەیە بەنیسبەت ئێستەوە لەم کاتشە کە ئێمە خەریکی هونەری خۆشنووسین بەڕاستی نەوەساوین لە ئیشی خۆمان بەڵام لە ئەین کاتیشە تەکنۆلۆژیا کە ئێستا کۆمەڵێ بەتایبەتی ئێستا کۆمەڵی جیاز پیا بۆ ئیشی خۆشنووسیەکان ئەکات ئەوە بەڕاستی بەداخەوە زەری زۆر لە ئێمە داوە بەڵامی تە خۆ ئێمەش چار نییە ئەوە شتێکە ڕۆژگار هاتووە و ڕێلەوە ناگیرێت. مێژووی دروستبوونی خات یاخۆ جوانووسی هەر لە کۆنەوە سەرەتای گرتووە باشە تاوانە دوو بەشن لە هونەری ئیسلامیە بە تایبەت هونەری شێوەکاری وابەستەی هونەری خۆشنووسی بووە. ئەگەر ئەو گۆزە و قوڵینە و ئەو گۆمەزانەمان ببینی یاخود ببینین شێوەی زەخرەفەی جوانی تایەوە نووسراوی جوانی تایە ئەمە ژواتە لە کۆنەوە سەری هەڵداوە هەندێک ئاماژە بووە بۆ سەردەمی خۆی بۆ سەردەمی کۆن ئەگەڕێتەوە بۆ سەردەمی چۆنەڵەی چاغی بەردین کە هونەری جواننووسی یاخود هونەری خۆشنووسی هونەرێک بووە کە بە شێوەیەکی ئام ئیشان پێکردووە بۆ ناساندنی یاخود بۆ ناساندنی کەلەپوری ئەو شوێنە بۆ ناساندنی بۆ تێگەیاندنی کەسی بەرامبەر ئایا بە شێوەیەک بێ بە شێوەیەکی هونەری یاخود نووسراو بوو بێ. ساسە تاسیری کردو ساسە تاسیری کردو بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات ئەنی هونەر شتی تازەتریە بەسەریا وەکو گرافیک دیزاین هەنی لەگەڵ یان نەڕوات هونەرمەند ئەوەی کە خەتاتە لەگەڵ ئەوەیان نەڕوات بژێ ژیانی دابی ناکرێت ناتوانێت بژێت ینی بە خەتاتیت منێکە پێشتر ئەچمە لای خەتاتێک لافتەیەکم بۆ نووسی ناچمە لای خەتاتەکە لێرە لە مەتباعەکان بەدە داقەچارێک یەکسێ چوار لافتەم بۆ نووسێ نرخەکەشی لەو هەرزانترە نمونەیەکی وەسیت بێ ئەمجا بۆ تابلۆیەکی دووکان کەس ناچەوە لای خەتاتەکە وڵێ بە خەت فڵانم بۆ بنووسە کەمتر زۆر بکەم مەگەر ئیشێکی تایبەت بێت ئیشێکی گرافیکی بێت کە بەدەست بکرێت ئەوش هەر بەشێکی زۆری ینی کۆمپیوتەر و ئەم بابەتی ئێمە هەر تێکەڵ کراوە تێکەڵە بێت ئەگیناوی کە پێشترە کە هەمووی بەدەست بوو بە مێشکی خەتاتەکە و دیزاینەرەکە بوو ئێستا لە سانەوەی بۆ کۆمپیوتەر و گرافیک دیزاین تقریبا.
و ئێستاشەر خەریکی ممارەسەین و زۆر چەند خولێکیشم کردوتۆکو خولی جواننووسی بۆ قوتابیان و خوێندکاران و دەرسماوانە ماوتۆتەوە ئێستاشەر خوێندکارەیە کە جاروبار بە شێوەی تاکەکە زۆرێگرین و دەرسەڵێنەوە شتێکی خۆشە ینی هوەری جواننووسی شتێکە کە ینی ئارامیەگە بەڕۆح من زۆر پێی ئاسوودەم هەرچەندە وەکو داهاتوو دەستکە و ڕەنگە شتێکی ئەو تۆ نەبێ بەڵام ئارەزوێکی زۆرم لەگەڵی هەیە و متەباعم بۆی بەڵام لەلای خۆمان ئەڵێ نازانم چۆن ئەتوانین خەتمان جوان بێت و چی بکەین بۆی خەتمان جوان بێت و هەچیش ئەنووسم یان نووسینێگە نووسم حەزەکەم تەقلیدی ئەو نووسینە بکەم بەڵام کە دیقەتی یان ئەو ئێمە چەند خولێکمان کردەوە کە ئەم خولانە هەمووی بەخۆبەخشی کردوماتەوە ئەو خوێندکارانە هەر لە خوێندکاری بنەڕەتیۆتەیە بۆ هەتاوەکو ئامادەی و مامۆستای زانکۆ و ئەمانە ئێمە ئەو خولانەمان لە CDO لە چالایی قوتابخانەکان لە پەیمانگای ئەلەتیک لە قوتابخانەکان زۆربەی کات ئەم خولانەمان بە خۆبەخشی وتۆتەوە بەتایبەتی ئەم 2 ساڵە لە ناو چالایی قوتابخانە لە پشیر هاوینە لە مانگی حوتەوە بۆ مانگی 2 مانگی ڕێک من خۆم سەرپەرشتی خولەکەم کردەوە خولی جواننووسیم وتۆتەوە کە ئیتر ئەمان پێیوەستە کتابمان کردو بۆ قوتابخانەکان پێویستە بەو فێرخوازانەی کە لە ناوەندەکانی خوێندنان حەزیان لە هوەری جواننووسیە هاتوون و لێرە فێری هوەری جواننووسی بوون و لە کۆتایی خولەکەشدا مەراسیمێکان بۆ ڕەخستون و شەهادە و بڕوانامەی بەشداری بوونی خول و کارامان یاوە بە فێرخوازان بۆیە ئەم خەتی ڕوقعە ئەتوانین بڵێن ئاسانترین جۆری نووسینە بۆ ئەوەی کە فێربین و نایە بە هیچ بیانوێک ئەم خەتە ئاڵۆزکەین و کاتێکەیە من نووسینێک ئەنووسین نابێ هیچ جۆرە نووسینێکی تی تێکەڵکەین کە ئێمە بڕیار بوو کە بۆ هەر خەتی ڕوقعە بنووسین ئەبێت تا کۆتایی خەتی ڕوقعە بنووسین ئێستا کە کۆمەڵێک لە براو ئازیز و خوێندکار و فێرخواز و دکتۆر ئەوانە هەیە بەتایبەتی دکتۆرەکان کاڵێن خەتمان ناشرینە زۆربەی زۆری کە دیقەتی خەتەکانیان بە تێکەڵی نووسیوە بۆ نمونە پیتێک یان وشەیەکی نووسیوە ئەمە بە ڕوقعەیە لە بەرامبەر لە دوای شتێکی دەهاتوە بە خەتی نووسەق نووسێتی ئەم تێکەڵە و پێکەڵەشە وای کردووە کە بەرزی و نزمی و ناڕێکی و ناجۆرێک لە نووسینەکە هەبێ بۆیە کە کاتێک کە تۆ خەتێکە نووسی دەبێت تەشکیلی بۆ دابنیت و یەک شێوەی بنووسیت کە یەک شێوەی کە بۆنە ئەتوانین دێڕێک بە کاملی بڵێن بۆ تابلۆی بۆ چی بێت خەتی ڕوقعە بێ خەتی ڕوقعە لە خەتی دووەمە بۆ منە بڕیارەیە کە خەتی نووسەق بنووسی نووسەخ لە جێی خۆی ڕوقعە لە جێی خۆی بۆ ئەوەی ئەو یەک شێوەی و هاوسەنگیەی دیاری بکەیت و لە دوور و نزیکشەوە لە بینەرەوە جوان دیابێت و سەرنجی بینەر بەلای خۆیان ڕابکێشێت ئێمە لەم سەردەما هونەرەکان تەبان زۆر پەیوەندیان بەیەکەوە هەیە بە بڕوای من ئێستا لە ئێستاە هیچ جیاوازیەک نبینم بەڵام ئەوەشی کە بتوانێت خۆشنووسێک بێ ئەتوانێت شێوەکارێکی باش بێت باشە بەڵام لە هەمان کات ئەگەر شێوەکاربی ناتوانیت خۆشنووسێکی باش بەڵام لە هەمان کاتە ئەمە هەوڵدانی ئەو کەسە دەور ئەبینێت کە ینی کە ئیشی بۆ ئیشی لەسەرەکە دەتوانێت ئیشی لەسەر بکە بە بڕوای من هیچ جیاوازیەک نبینم هوەری شێوەکاری هوەری خۆشنووسی هەردووکیان وابەستەی یەکترن و هەردووکیان منداڵی یەکدایکن کاریگەری هەیە وڵا ینی کاریگەری هەیە ئەتوانم بڵێم ئەگەر ئێمە لە هەفتەیەکە مەسەلەن دەلافیتە بنووسین توانم بڵێم نیوەی بەر ئێمە ناکەوێت چێ بۆ شوێنێتە بڵێن ئەوان تەسی لە ئیشیمە کردووە تا تەسی لە بازار ینی هەمی بۆ بە فلێکس و شتانە جاران بە دەست ئەنووسرا بۆ ئێمە سوودێکی زۆری و بەڵام ئێستا ئێمە ناتوانین ئەوی شانە بکەین بە حکمی ئەوەی کە ئەو GM دێتەوە بەڵێ وەڵا بازارکاریە لە سانەوەی بۆ سەرەوەی بازارکاریە تەڵەبات مشتریت داوای ئەوە کایمەژەوی بۆ ینی مەجای ئەومان نییە زەمانەکەی لاتەوە مەجای ئەوە نییە ئیشی هوەری بکەینە لەم پیشەی ئێمەشە شتی وا ئەکرێت ئەنی هوەری وا پێشکەشەکرێت بەڕاستی دانیشە بە 2 ساعت سێریکە کە بە کۆمپیوتەر بە گرافیک دیزاین بە بەناوی فۆتۆشۆپ و ئیلیستریتۆر و کۆرێل دراوە ئەو بەرنامانە کراوە ینی هەر حەزەکەی سەیریکەی بەدەستیش نەکراوە بە گرافیک دیزاین کراوە بەنامە کراوە هەوڵ درراوە بەڵام ئەو هەوڵە نەدراوە کە بکرێت بە کەلتور بکرێت باوەی کە لە خوێندنگاکانە بخوێنێت بکرێت بە
شتێک کە ئێمە هەر کەسێکمان بمانێت جوافێری جواننووسی ببین. ئێمە لە قوتابخانەکان مامۆستام لە قوتابخانەکانی سەی سادقە بگرە لایەنی هونەری زۆر پەراوێز خراوە، زۆر پەراوێز خراوە. ئەگەر هەوڵ و ماڵدووبوونی مامۆستاکان نەبێ بە بڕوای من هونەری شێوەکاریش لە ناوچێ باشە. ئەگەر مناڵەکانمان دەستیان نەگرین نەتوانین بۆ نمونە ئێمە شتانێک بکەین کە ئەم منداڵە چێژێک وەربگرێ. خۆی هونەر چێژە، هونەری خۆشنووسی چێژە. کاتێک خۆت بەتاڵەکەیتەوە لەم چێژە هونەریە بگرە ئاسوودەیەک بە ڕۆحت ئەگا کە هیچ شتێک وابەستەی ناکات، هیچ شتێکی یعنی هیچ شتێک مقابلی ئەوە نییە. ئێمە بتوانین مناڵەکانی خۆمان پەروەردەیەکی جوان بکەین لەسەر چی؟ لەسەر هونەری جواننووسی، لەسەر هونەری شێوەکاری بگرە هونەرەکانی تریش. ئەم ئیشە ژوایە. جا من حەزەکەم کەمێک باسی سەرەتای کارە کلاسیشەکانی هونەری جواننووسی بکەم ئەگەر کامێراکە پیشانی بات دەستمان. ئەمە قامیشە کە ئالەتێکی ساکار و ئەوە ژێر دەستە بۆ بڕین کە بە چەقۆ لەسەری ئینەکە ئەبڕی و هەروەها من نەفاخەیە بۆ تەحزیری لەوحا زیاتر وەکو کارێکی فیزیکی و کاتە ئەمانە کراوە. فنجان هەیە، فنجانی مرەکەب مەسەلەن ئەمم لیقەی تێەکەی و حیبری تێکرێ، ئەوە لیقەی تێکرد ئەوریشمی پێڵێن ئەوریشمی پێڵێن. حیبرەکان ئەنواع وەشکاڵی هەیە، باشترینیان لەوانەیە بڵێم لەم یابانی سینەکانە ئەوە ئێرانیشە هەر یەکە و بە جۆرێک کاری خۆی لەسەرەکە. وڵی من لە نووسینەکانمە زیاتر خەتی ڕقا بەکاریانم ئاسانە بە تایبەتی ئیلاچم بۆ قەبرستان لە قەبرستان بەزۆی خەتی ڕقا بەکاریێت خەڵک بە ئاسانی ئەی خوێنێتەوە. هەروەها خەتی نوسخی مستەقیم، نوسخی ڕێک ئەوەش لە نووسینەکانە بەکاریێنین. ئیتر باقی نووسینی تریش ئەگەر چیت لە مزگەوت تا شتێ بنووسین خەتی نسخە، خەتی نسخ و خەتی سولسە لەوانە بەکاریێت جوانی خۆی هەیە. بەڵێ بەشێکی زۆری لە مەکتەبەکان خوێنرا جارە لە مەکتەبەکانە خوێنرا مەسە ناخوێنێت. ئێستا لە مەکتەب بوون لە پۆلی 1 و 2 تا 5 و 6 وانە هونەر بابەتی هونەر وێنە کێشان وێنێکی سادەی کێشن بڕوا ناکەن لەسەری ناوە خەتنی خەتاتی هیچ گرنگێکی نەماوە بڕوا ناکەم مەحسەن هیچ گرنگێکی پێ. جاران بیرمێت ئەگەر تەلەبەیەک خەتی خۆش وایە مامۆستا دەرەجەیەکی تایبەتی پێداوە مادام خەتت خۆشە و دەرەجەیەکی تایبەتت هەیە خەتەکەت خۆشە. ینی من تەشجیع بوو منی تەلەبە تەشجیع بوو زیاتر خەتم خۆشێت. ئەگەر لە لایەکە و کەسێکیش بیوتایە مەسەلەن خەتاتێکم شک ببدایە چوون بۆ لای فێری خەتاتی بم هەرچەند لە مەکتەباتە حەدێکی زۆر فێرە بووین هەبوو وانەکە وەڵام ێستا نییە. پێش ئەوەی کە بڵێن هەموو کارێکی دەست کە ئێمە بە تایبەتی کەوتمان قۆناغی داهێنان و جوانکاری چووە قاڵبی جوانکاریەوە ئەتوانین بڵێن هونەرە. بەڵام کاتێک کە تۆ بۆ نمونە کارێکی بازاڕیەکەی لافیتەیەک ئەنووسیت ئەوە توانین بڵێن پیشەی و بۆ بژێوی ژیانی خۆ بەکارێنی. بەڵام ئەمەی کە بۆ بژێ و ژیانی خۆ بەکارێنی ناتوانانی بەم شێوەیە لە پێشبڕکێ و جیهانی نێوخۆیەکان تۆ بەم شێوەیە بەشدار بیت. بەڵکو ئەوانە هەموو قیاسات و یاسا و ڕێسای خۆی هەیە کە بۆ منە لەسەر چی کاغەزێک چی وەرەقێک بنووسیت و چی فۆنتێک بەکار بێنیت و هەروەها چی مرەکەبێک بەکار بێنیت هەمووی بە ئینبۆنوسی و جۆری کاغەزەکە و بۆ دیارەکە و لەگەڵ قیاسی کاغەزەکە ڕوان بڵێن زۆربەی شتەکان لە پێشبڕکەکان ئەوانە بۆ دیارێک. بەڵام لە کاری پیشەیی ڕۆژانە هونەرمەندان یا خۆ جواننووسان لە بازارە هەچۆن دەربچێت کابرا بۆ مدەیەکی کورت بەکارێنێت. بەڵام ئەوانێتر ئەمێننەوە لە کۆتاییشا زۆر جار ئەکرێت بە کتێبێک و لە ئارشیفی خۆیان ئەیپارێزن. تەبەن هۆکاری سەرەکی ئێستای ئێمە تابعەکانن ئەوانی کە مەطبعەیان ئەوانی کە ئیشی کۆمپیوتەر ئەکەن
زۆر ینی بەڕاستی زۆر ینی هوەری خۆشنووسیان بەلاوە ناوە بۆ نمونە ئەگەر شتێک بە ساعتێک تاوکرێ بە 10 دقە تاویەکە کولفێکی کەمی تێچێ و کاتی کەمیشی ئەوێ بەڵام لە هوەری خۆشنووسیە لە هوەری شێوەکاری خۆشنووسیە کاتێکی زۆری ئەوێ کولفێکی زیاتریشی تێچێ من ئیشم کردو بۆ خەڵک وتومە بای ئەوە نێتاوم کردو بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژم پێچووە بای ئەوێت ینی چی بای ئەوێ بچم لە تابعەوی کەمتری تێچێ ینی کەمتریشی تێچە و کەمتریشی پێچێ بۆچی تۆ بەوەنێ ینی زۆر پەکیان خستووە بەڕاستی ینی لایانی خۆشنووسی لایانی شێوەکاری لایانی هوەری خۆیانی هوەر نەماوە بۆ بە تابعە بۆ بە مەطبعە بۆ بە فلێکس بۆ بە ینی بێڕۆح خۆشنووسی بۆ بە ینی ئینسانێکی بێڕۆح تۆ حسابی ئەو کە ئینسانێکی بەڕۆح هەیە لەگەڵ ئینسانی ڕۆحدار طبعاً ئەو ئینسانی کە ڕۆحی تایە وجودی هەیە جوانە توانی قسەی لەگەڵا بکەیت توانی لی تێ بکەیت بەڵام ئەو ئینسانانەی کە بێڕۆحن ناتوانانی قسەیان لەگەڵا بکەیت بەڕاستی ناتوانانی بۆ منە لەگەڵیانە گفتوگۆ بکەیت ناتوانانی چێژیان لێ ببینی